هەموو لایەک بەخێر بێن. ئەمڕۆ لە کەلار هەموو لایەنە سیاسیەکانی تایبەت بە هەڵبژاردننی پارێزگای سەلاحەددین کۆبووینەوە. لە کۆبوونەوەکەدا لەسەر ڕۆشنایی کۆبوونەوەی سەرکردایەتی هەموو حزبە سیاسیەکان تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گفتوگۆمان کرد و لە گفتوگۆکەدا بە گیانێکی برایانە و کوردانە گەیشتنە ڕێکەوتن سەبارەت بە بەشداریمان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سەلاحەددین کە تایبەتە بە سنوورەکەی ئێمە و لە ڕێکەوتنەکەدا ڕێکەوتین هەموو لایەک بە لە بەرچاوگرتنی تایبەتمەندی پارێزگای سەلاحەددین هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە بە یەک کاندید بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سەلاحەددین بکەین و لەگەڵ لیستێکی پارێزگای سەلاحەددین ڕێ بکەوین بۆ ئەوەی بتوانین نوێنەری کاندیدی هاوپەیمانی کوردستانی لە پارێزگای سەلاحەددین سەرکەوتوو بێ و هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی لیژنەیەک پێک بێنین بۆ ئەوەی دانوستان بکە لەگەڵ لیستەکانی پارێزگای سەلاحەددین بۆ ئەوەی بتوانین بەشداری لە لیستێک بکەین کە سەرکەوتنی نوێنەری کورد لە پارێزگای سەلاحەددین مسۆگەر بکەین و پێکەوە هەموو لایەکمان بە گیانێکی کوردانە بۆ بەرژەوەندی خەڵکی خۆڕاگر و قارەمانی دووسخورمات و پێکەوە کار بکەین بە یەک دەست بۆ بەرژەوەندی شارەکە و بۆ بەرژەوەندی خەڵکی ناوچەکە بە تایبەتی خەڵکی کوردپەروەری ئەو شارە کە قوربانێکی زۆریان داوە زیانیان زۆریان پێگەیشتووە. ئەو یەکدەستی و هەم ئاهەنگەی لایەنە سیاسیەکان دەمانەوێت لەو ڕێگەیەوە قەرەبووی ئەو زیانانە یان ئەو بارودۆخە بکەینەوە کە بەسەر خەڵکی ئەو ناوچە هاتووە. بە تاکید هەموو لایەکشمان پێویستیمان بە پشتیوانی جەماوەری خۆشەویستی غەزای دووسخورمات و کوردانی پارێزگای سەلاحەددین و تورکمان و عەرەب ئەوانەی کە بڕوایان بە پێکەوە ژیان و دۆستایەتی لەگەڵ لایەنە سیاسیەکان و کوردستانیەکان هەیە پێکەوە بتوانین ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان بۆ سنوورەکە بگێڕینەوە و بتوانین سەرکەوتنێک بەدەستبێنین کە لە جێگەی خواستی خەڵکی کوردپەروەری ناوچەکە و قەزای دووسخورمات و پارێزگای سەلاحەددین بێت.